بینەرانی بەڕێز ئەمڕۆ لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا میوانداری باڵیۆزی وشەی کوردی دەکەین بۆ هەندێک گفتوگۆکردن سەبارەت بە شەعر و ئەزمونە شعریەکانی ئەم گەورە شاعیرەی نەتەوەی کورد شێرکۆ بێکەس. شێرکۆ بێکەس لە تریفەی هەڵبەستەوە دەست پێ دەکا تا دوا دیوانی کە لەم ماوەیە ڕابردوودا بڵاوکراوەتەوە بە ناونیشانی ئێستا کچێک نیشتیمانی منە. کاک شێرکۆ سوپاسی ئامادەبوونت دەکەم بۆ ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا. سپاس بۆ ئێوەش. لە تریفەی هەڵبەستەوە بۆ دوا شعرت کە ئێستا کچێک نیشتیمانی تۆیە. ڕێگەیەکی ئێزگار دوور و درێژە ینی تریفەی هەڵبەست 1960 ئەنیە کاتە 42 ساڵ تا ئێستا دیارە شعریش وەکەر شتێکی تریژیان وەک ئەزمون خۆی بە گەلێ قۆناغی جاجیا تێ ئەپەڕێ. دیارە لە تریفەی هەڵبەست و دیوانەکانی سەرەتا من زیاتر لە ژێر کاریگەری فەرهەنگی زمانی گۆران و هەردی و ئەمانەدامیانی ئەو شاعرانەی کە پێش شاعری کلاسیکی من پێیان سەرسام بووم ینی. تەمان دیارە دواتر ئەوە هەندی وەرچەرخان دێت کە با بڵین ڕەنگە قەسیدەی کۆچ کە لە ناوەڕاستی هەفتاکانە لە ڕۆژاوای عێراق لە وەختی دروستنەوەما بۆ ئەوێ وتراوە وەرچەرخانێک بێ لە شعری منە بە هەردوو مانای هوەری و هەروەها ئەزمموی شعریم چونکە لەو شعرا وەک شعرێکی درامی کۆمەڵێ دەنگی جیاجا دێنە ناو قەسیدەی منەوە کە ئەو زۆران بازیایە ئەو تونبوونەوەیە لەگەڵ ژیان و ئەزمموە باشتر دەرەخا و باڵە ئاوێنەیە کە بەڕاستی بۆ ئەو قۆناغە دیارە ئەمە لە دوای کۆچەوە تر لە کۆتایی هەفتاکانە ئەوەی کە ئەزمموی دیار بێ هاتنی شعری پۆسەرە شعرە ئەنی ئەو کورتە شعرانەیە کە نووسیم بۆ یەکەم جار لە 1975 بڵاوم کردەوە و ئەوەش بۆ خۆی بینە. هەروەها لە هەمان کاتە هەوڵدان بۆ نووسینی دوو هەم شانۆنامەی شعریم لە دوای کاوای ئاسک ئەوە شەر با بڵێن دەستنیشانی شتێک لە ئەزمموی من ئەکات دنیایەکی تر لە ئەزمموی من تر تا دێتە سەر تێکەڵاوبوون بە دەنگی پێشمەرگەی کوردستان بە ئازارەکانی پێشمەرگە و لە ساڵانی جیاجیا لە شەسەکانەوە بیگرێت تا ئەگاتە هەفتاکان و دوایی کۆتایی هەشتاکان من بۆ خۆشم بەجەستە لە ناو ئەزمموونەکە بوو و بۆ من وا بوو کە ناکرێ شعر چه ئەوسا و چه ئێستا و چ داهاتوش دوور بێ لە جەوهرە ئینسانیەکەوە بەلای منەوە شعر وەختێک خۆی تەواوەکات کە لەگەڵ ئازاری ئەو خەڵکە کاک شێرکۆ دەربەن پەپولە لەکوێی ئەم ئەزمموونەتایە؟ دەربەندی پۆپولەش یەکێک لە گەورەترین نیشانەکانی ئەو ئەزمموونە لە دەربەندی پەپولە دۆست پێکا وەختێک کە دەستم کرد بە نووسینی دەقی درێژی شاری یان دەقی واڵای شعری ینی دەقی واڵا بە معنایەوەی کە بەڕاستی ژانرێک ناگرێتە خۆی بەتەنها یعنی تۆ هەر لە دەربەنگی پۆپولا بە تەنها شعر نبینیت ینی گەلێ جار شتێک لە چیرۆگە بینی شتێک لە دراما بینی ئەوە بەڵام تەمان ئەوە خۆی بۆ خۆی دەربەنگی پەپولە دەربەنگێکی گەورەی ئەزمموی شعری منە ینی لەوێەوە لەو دەربەندەوە دواتر هەموو ڕێچکەکانی تری شعری درێژی منیان بە تایبەتی تر دوای ئەوە مەسەلا با بڕین بۆ نمونە بۆ نامەیە قاچومار و ڕۆژمێری شاعرێکە سرودە بەردینەکانە دواتر گۆڕستانی چراکانە هەروەها جگەل لە گۆڕستانی شراکان یعنی لە شعری درێژە ئەخیر جار تەوان هینە ئیسا کچێک نیشتیمان مەکە دوا بابرین دەقی کە من خۆم ناوی ئەنێم دەقی واڵا ئەوەی تەوان پێشتر کورسی
یەکێکە لەو دەقانی کە هەتا مشتومڕێکی زۆری ئەدەبی و ئەمانەشی لێکەوتەوە ملوانکەش ملوانکەش بە هەمان شێوە. کاک شێرکۆ حەزەکەمەوە لێ پرسم زۆر جار ئێمە کە گێڕانەوە دەبیستین بە تایبەتی لە ژانرە ئەدەبیەکانەوە بە تایبەت تریش لە شعردا لە زاری مرۆڤەوە بووە بەڵام شێرکۆ بێکەس ڕێچکەکەی شکات دێ لە زاری شتەکانەوە مێژومان بۆ دەجێڕێتەوە لە کورسیدا مێژوویەکم بۆ دەجێڕێتەوە لە ملوانکە بە هەمان شێوە چۆن بوو؟ من پێم وایە کە وەختی تۆش با بڵێن عەرەبەکان ناوێڵن ئەنێن ئەنسەنەت الئەشیا یعنی با بڵێن بە ئینسانکردنی شتەکان بە ئینسانکردنی شتەکانە زەینی خوێنەر یا ئەوەی کە ئەخوێنێتەوە منتەبهترە یعنی وریاترە بۆ متابعەوە بێجگە لەوە تەشویقێکیشی تایە تۆ بزانی کورسیەک ئەبێتە ئینسانیانی و لەڕێ ئەو کورسیەوە کە دیارە ئەو کورسیە ئەزمموی شاعر خۆیەتی بیان هی یەکێکی ترێکی ڕەهەندی تر ئەدا بە شعر ئەنی ڕەهەندی جیاجیا ئەدا بە شعر و دۆزینەوەی ئەمە کارکردنە لە پەراوێزی شتەکانی ژیانە نەک لە عینوانە گەورەکانە یعنی ناونیشانی گەورە زۆرە کە ئیشی تاکراوە بەڵام ئیشکردن لە پەراوێزە لە شتە بچووکەکانە گەڕان بە شوێ شتە بچووکەکانە بە شوێن ئەو شتانە کە لە جێڕانەوە قەت مێژوونووس نایبینێت بەڵام شاعری بینێت یعنی شاعر شتەکان ئەگەڕێ بە شوێن ئەو شتانە کە لە خەیاڵی مێژوونووسانیە یعنی من پێم وایە هەتا مێژووی ڕاستەقینش هەر ئەو مێژوانەیە کە لە شتە بچووک و پراوێزەکانەوە دەست پێکە لەو شتانەوە کە زۆر جار لە بیر کراون تۆ تەوێت جارێکی کە بیانهێنیتەوە بیری خەڵکی لە کورسیا هەمان شتە کورسی تاریخێکە ئەنی ئەتوانین بڵێن مێژوویەکی سلەیمانیە لە فترەیەکی معلومە ینی لە بڵێن لە پەنجاکانەوە بۆ شەستەکانەوە ئەمانە ئەو کەسایەتیانی ئەوێ گەڕان بە شوێن خەمەکانە دۆزینەوەی ئەوانە دیسان جێڕانەوەیان بە جێڕانەوەیکی شعری دیارە بە سەرتی شعری وەکو ئەوترێ ئەنی بە کورتی بە ئینسانکردنی شتەکان ڕەهەندی جیاوازتری هونەری و فکری ئەدا بە مەتنەکە ئەدا بە دەقەکە. کاک شێرکۆ ئەوەندەی بۆ خۆم شعری شێرکۆ بێکەس دەخوێنمەوە لە تریفەی هەڵبەستەوە بڕۆ تا دوا شعری واڵای جەنابەت ئێستا کچێک نیشتیمانی منە لە شعرەکانی من تینوێتیم بە گەڕەشکێ لە داستانی هەڵووی سوورە لە کۆچدا لە شانونامەی مامەیارە کاوەی ئاسنگەر تەنانەت ئاسێک لە دەربەندی پەپولەیە لەمانە هەموو هەستم دەکرد کە ئەوەی ئامادەیەکی زۆر زۆری لە هزری شێرکۆ بێکەسدا هەیە نیشتیمانە شێرکۆ بێکەس وابەستەیەکی گەورە و گرانی بە نیشتیمانەوە هەیە هەموو شتێک دەبێت بە نیشتیمان لای شێرکۆ بێکەس بەڵام لە شعری ئێستا کچێک نیشتیمانی منە من هەستم بە یاخیبوونێک کرد هەستم ناڵێم ڕەتکردنەوە بەڵام هەستم بە جۆرە گلە و گازەندەیە کرد لە نیشتیمان بۆ دیارە بێ من لە سەرەتا ئەوە بڵێم کە پەروەردەبوونی من لە مناڵیەوە پەیوەندێکی زۆری بە نیشتیمانەوە هەبوو لە ڕێی باوکمەوە هەرچەندە من فرایەوە نەکەوتم فرایزمموی ئەو بە چاچی گوێرێ بگرم بەڵام هەر لە سەرەتاوە ناوی ئەو ناوبانگی ئەو شعرەکانی ئەو کاتا بە سرودیش لە مەکتەبە ئەمانوتەوە ئەمانە خۆی سەرەتایە بوون بۆ ئەو خۆشویستیە گەورەیە بەرامبەر بە نیشتیمان دواتر هەموو ئەو زوڵم و زۆری کە دەربارەی میلەتی کورد و نیشتیمانی ئێمە ئەکرا دواتر هاتنەکایی ئینسانی پێشمەرگە کە مرۆڤێکی جیاوازتر بوو لەو شتانی ئێمە لە پێشترە لە دۆڵەمەندەکانە دیبوومان یعنی ئەمانە هەمووی وای کرد کە من گۆرانی بۆ ئەم نیشتیمانە بڵێم گۆرانی بۆ مەسەلەی میلەتەکەم بڵێم و بەڕاستی لەو شوێنانە هزری ڕەخنەگرانە کەمترە بەڵام لە ئیستا کچێک نیشتیمانمە هەموو شتەکان پێچەوانەیە بێتەوە ینی وەکو تۆ خۆت ئیشارەتە پێکرد و هەروەها کەسانی وەکو بەختیار عەلی و ئەوان کە باسییان کردووە لە ڕاستیە یاخیبوونە
یاخیبوونە لە نیشتیمان بەڵام ئەو یاخیبوونە لە خۆیەوە نهاتووە هەر تەواو وەک بێزاری خەڵکەکە وەک بێزاری خەڵکەکە بێزاریەک لە ناو مناخە بووە ئێستا کچێک نیشتیمانمە کتێبی بێزاریە ئەنی کتێبی وەڕزبوونە کتێبێکە کە ئیتر بەسە بۆ ئەو شتانی کە زۆرمان وتەوە و بەڵام جۆمان لێ نەگیرایانی با کەواتە ئەو شتانی کە پیرۆزن جارێکی کەش پێویستە چاویان پیا بژێڕینەوە یعنی شەر نییە شتێک کە پیرۆزە لای ئێمە معنایەکی یەک تەفسیری هەبووە تەنها و تەفسیری هەبێ هەنی ئەشێ نیشتیمان بە کۆمەڵێ وەسیلە تەفسیری جیاجای بۆ بکرێ نیشتیمان لەوێ بە تەنها هەر نیشتیمان خۆشی نییە وەک خەڵک نیشتیمان توانی بڵێ قیاداتی سیاسیە توانین بڵێ نیشتیمان ئەو تاریخەیە کە ئێمە هەمان بووە نیشتیمان ئەو شەڕی ناوخۆیانێ و شەڕی براکوژیانەیە کە کردومانە لەگەڵ یەکتریا ئەمانە هەمووی کۆ ئەبێتەوە دیارە هەروەکو لە کتێبەکەشە هەیە لەسەر زاری کوڕێکی گەنجەوە کە کامەرانە و هەروەها لەسەر زاری ڕۆزاناوە کە کامەرانە ئیناسی گێڕانەوەکان دروستە گاردووچیان عمریان 90 ساڵە دیارە مەبەستم لە 90 ساڵ ئەو 90 ساڵە و 20 ساڵە ساڵی تەجروبەی خۆمانە بێگومان لە بەشی لە باشوورە جگەلەوە لە ڕووی هوەریەوە ئەبینیت کە ژانرەکان هەریەکەی جێگەی خۆیەگرێ بە وازحی زۆر بەڕوونی لە شوێنێک هەرتەواوە بێتە شانۆنامە لە کورسیاتایەتی بەڵام شتێکی کەمە ئەم جارەیان لە ئیستا کچێک نیشتیمان مەشانۆ با بڕێن ئەبێتە باڵێکی گەورە لەوەی سەروەت ئەوانە سەروەت سەوز کەنوتەوە و هەروەها جۆزانەوەی زووزووی پلە هونەریەکانە یعنی لە شعرەوە بۆ نەوەیەک لە چیرۆک بۆ پەخشان بۆ قسە هەر ئەمە شەوای لێکردوی کە ناوی لە بنەی دەقێکی واڵە دەقێکی واڵە بەڕاستی دەقی واڵە لەوێ زیاتر مەبەسم لەوەیە کە ئەم کتێبە یا ئەم دەقا لەسەر یەک ژانر تاپۆ نەکراوە یعنی هەر بە تەنهایی شاعر نییە بە تەناشی شانۆنامە نییە بە تەنایی چیرۆکی ژنیایی پەخشانیش نییە ماوەم لە هەمان کاتایی هەمویانە ئەمە جۆرێکە لە گیانبازی ئەوەی کە پێی دەگوترێ مجازەفەیەکی چۆن کەوتۆتەوە ئەوە دیارەوەکو وتم سەرەتاکەی لە دەربەنی پەپولەوە دەست پێەکە بەڵام زۆرتر ئەمە ئیتر دواتر لە کورسی لە ملوانکە بەشێکیش لە گۆڕستانی چراکان هاتووە بەڵام لەمەیانە ئیتر تەواو لە با بڵین عینوانە گەورەکان جا ئەبمەوە لەو شتە مقدسانە جا ئەبمەوە کە لە زۆر قۆناغی تری شعری منە بینی و تەیانی مەسەلەی گومان ئەبێتە شتێکی گەورە لە قەسیدەکە یا لە کتێبەکە هەموو شتێ لە ڕێی گومانەوە یانی ئێمە بۆ دڵنیابوونی تەواو پێویستمان بە گومانە ئێمە بۆ ئەوەی کە دیسانەوە بە خۆمانە بچینەوە پێویستمان بە گومانە وەکو دەگوترێ ینی گومان دەبێتە منداڵدانی هەموو دڵنیابوو زۆر ڕاستە ینی جگە لەوەژ ینی گومان پرسیاری تازەش لەگەڵ خۆیان هێن بێگومان ینی ئێمە زۆر پێویستمان پرسیاری تازەیە بۆ وروژاندنی ئەو مەسەلانی چ فکری بێت چ ئەدەبی بێ بۆی بتوانین هەمیشە بە شوێن شتی تازە بگەڕین پرسیاری تازە شتی تازە بەدوێ خۆی بێنێ کاک شێرکۆ یەک دوو جار باسی گۆڕستانی چراکانمان کرد ینی لەم گفتوگوۆیەدا ئاماژەمان پێدا جەنابەت تا چەندێ لە گۆڕستانی چراکان ڕازیت کە توانی بێتت دیمەنە ترسناکەکانی ئەنفال بە خوێنەری ئەمڕۆ بنەوەی ئەمڕۆ بناسیێنی ئەوە بێگومان گۆڕستانی چراکان کتێبی ئەنفالە بێگومان ینی کتێبی ئەنفالە من پێم وایە هەندێک جار ڕێگەی قەسیدەیەکەوە یا لە ڕێگەی شارێکی کورتەوە تۆ ناتوانانی ئەو تینوێتێ پشتێنی کە پەیوەندی بە ئەنفالەوە هەیە یان بتوانیت ئەزمونونەکەی ئەو ئەزمونە گەورەیە تەنها لە شعرێکی کورتە دەرخەیت ینی شان بدەیت چونکە بەڕاستی ئەنفال تەنها مەسەلەم ئاساتێک نییە ئەنفال تاریخەکە
ینی ئەتوانین بڵین تاریخی پێش ئەنفال هەیە مێژووی پێش ئەنفال هەیە مێژووی دوای ئەنفال هەیە وەجگەل لەوەش بەداخەوە لە ناو ئێمە مەسلەی یادەوەری زاکیرە زۆر کزە لەبەرەوەی کە هەستینەتەوە ئیمان کەمترە لەوەی کە پێویستە یانی شتمان زوو لە بیرەچێتەوە هەستی نەتەوەی بە مانای وابەستەیی نەتەوەیی ئەو ئیلتیزامی بەرامبەر بە نەتەوەی بە معنای لە بیرنەکردنی مێژووت ئەنی ئەمەمان کەمە لەبەرەوە من هەوڵم داوە هەمیشە بابرین ئەو زاکیرەیە کار بکەم لە زاکیرەی میلەتەکەی خۆمە لە زاکیرەی خۆم و لە زاکیرەی خەڵکیە جۆرێک لە هەڵکەندن لە ناو بیرەوەری و یادەوەری مایانی کە یادەوەری من ئەبێتە یادەوەری خەڵکەکەش لەبەرەوە بینی لە گۆڕستانی چراکان ناو هەڵکەندنە بۆ لە ڕێگەی هەندێک جار هەتا شتە بچووکەکانەوە بۆ ئەوی شتە گەورەکانی ناو ئەنفال بدۆزیتەوە گۆڕستانی چراکان پانۆرامایەکە ینی پانۆرامایەکی ئەساویە هەویستومە هۆلۆکۆستێک من بە هۆلۆکۆستی کووردە ینی بە کوردی هۆلۆکۆستی کوردی زانم دیسانەوە جارێکی کە لە ناو زاکیرەی خەڵکە وەکو چۆن جوولەکەکان ئەنی ئێستا تۆ لە ئەدەبی عیبری ئەوەندەی کە من خوێنم بێتمەوە لە ڕێی زمانی عەرەبیەوە ئەمانە ئەدیبێکی گەورەی جوولەکە نییە ڕۆمانی لەسەر هۆلۆکۆست چەندین دیوانە شەعر لەسەر هۆلۆکۆست نەبێ چەندین چیرۆکی کورت و درێژ لەسەر ینی بەداخەوە ئەمە لە ئەدەبی کوردیە مەسەلەکە من نیم بەڵام کەمە زۆر کەمە ئەبواە زۆر لەوە زیاتر پێ دوانییە گەورەی کارە ساتەکە گەورەی ڕووداوەکە وای کردوێ کە نووسری کورد ئەدیبی کورد نەتوانێت ینی بە ئاسانی خۆی لە قەرەی ئەو مەسەلەیە بدە بێگومان ینی ئەوە خۆی ئاسان نییە بەڵام مەسلەی نوشوستیەکان مەسلەی نوشوستەکان تەسیر زۆرە کاتە سەر ئەوەی کە ئاوردانەوە لەو شتانە کەمتر بێ یعنی ئێستا گەنجێک کە ناومێ دەبێت لەگەڵ ناومێدەکەیە بڕای بەشتی تریش نامێنێ کە شەد نییە پەیوەندی هەیە ڕاستە خۆی بەوە لێ لەبەرەوە ئەوە ڕەنگە بەشێک بێلەوە دوو شەروەکو وتم ینی ئێمە مەودای ئەو یادەوەریانەمان زۆر کورتە وە زوو شتمان لە بیرەچێتەوە یەکێک لە هەوڵەکانی من بۆ ئەوە بووە یعنی هەوڵدانێک بووە بۆ ئەوەی چۆن کارێ بکەین لە ئەدەبا لە بیر نەچێتەوە کاک شێرکۆ لە پاش کتێبی بێزاریەکە ئێستا کچێک نیشتیمانی منە شێرکۆ بێکەس بیر لە چیە کاتەوە تا ئێستا لە ڕاستیە هەر لە ناو خۆمە پەنگە خۆمەوە لە ڕاستیان ناتوانم پێوە بڵێم هیچ شتێ نییە هیچ شتێ نییە من گەلێ جار وەک لە تەجروبەی خۆمە بینی ومایانی لە چەندین خۆناغی جیاجیا جاری وا هەبووە مەسەلە دوای دەربەندی پەپولە و تومە من باوەڕ ناکەمی تریشی تر بنووسم ملەتی ناشانەوە بۆ خۆم کە ئێستا کچێک نیشتیمانی منەم خوێندەوە ینی یەکێ لەو پرسیارانی لە لام دروست بوو لە پاش ئەو مێژووە دوور و درێژەی شێرکۆ بێکەس لە پاش ئەو هەموو بەخشە ئەدەبیەی شێرکۆ بێکەس لە دوا شعری کە ئێستا کچێک نیشتیمانی منە ئەبێ شێرکۆ بێکەس چیتر بنووسێ نازانم ناتوانم هیچ پێ بڵم چونکە لە ڕاستیە خۆشم ئەو پرسیارەی تۆ کردو تا خۆشم لە خۆم یەکەم ئێستا چونکە منەوە دوا کتێبە کە نووسیومە زۆری لێبردوم بۆ پڕبوونەوەی ئەم حەوزە گوشکەی ئێستا لە دوای ئێستا کچێک نیشتیمانمە پێویستم بە کۆمەڵێ پلوسکەیە ینی بۆ ئەوەی ئاوی تازە بێتە ناو ئەستێرکەکەمەوە ینی کە نازانم کەی دێن ینی وە چۆن ئەبێت نازانم چکە لە ڕاستیە یەکێک لەو شتانی کە دنیای شعر جیاکاتەوە لە دنیای ڕۆمان لە دنیای ڕۆمانە تۆ ئەتوانی کۆمەڵێ پلان دانیت بێگومان بەڵام لە دنیای شعرە من ناڵێم نییە بەتایبەتی لەو دەقانەی درێژانە کە باسمان کرد بەڵام ناشتوانی پلانی بۆ دانیت
ئیلا لە کاتێکانە بێ کە تۆ لە ئەکەویتە ناو شتەکەەوە لە دوای ئەوەی کە کلیلێکە دۆزیتەوە یەکەم دەرگا بۆ من زۆر زەحمەتە کردنەوەی یەکێک لە ڕخنەگەرە عەرەبەکان شەوقی عەبدولعەمیر کە هین کراوە بە ملوانکە بە عەرەبی الخلادا مقدمەیەکی نووسیەوە ئەڵێ ئەم شاعیرە لە پێشە بۆ هونەری شعر ناگەڕێ بۆ نییە چیرەکەی ئەگەڕێت بێ نییە چیرەکە بدۆزیێتەوە لە دوای ئەوەی نییە چیرەکەی خۆی دۆزیەوە اینجا ئیتر تەعاملی لەگەڵانەکە ڕەنگە ئەوە تا ڕادەیەک ڕاستی تیابێت. کاک شێرکۆ زۆر سپاست دەکەم بۆ ئامادەبوونت لە ستودیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا و سازدانی ئەم گفتوگۆیە. سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئامادەبوونتان و سوپاسانەکەم.